ڕێکەوتی دوی جۆزەردانی ساڵی 1360 هەتاوی هەڵسوڕاوێکی تەشکیلاتی کۆمەڵە بە ناوی هاوڕێ حوسێن سۆهرابی لە نزیک ئاوایی ئیندرقاش سەر بە ناوچەی مەهاباد لەلایەن هێزەکانی کۆماری ئیسلامیەوە درایە بەر دەستڕێژی گولە و گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ حوسێن سۆهرابی ساڵی 1343 تاوی لە ئاوایی قومقەڵا سەر بە ناوچەی مەهاباد لەدایک بوو. پاش ڕاپەڕینی گەلانی ئێران لە ساڵی 1357 تاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و هەڵسوڕاوانە درێژەی بە خەبات و چالاکی خۆیدا. هاوڕێ حوسێن بۆ بژیوی ژیان و کار لە ناو کرێکاراندا لە کوشتارگەی مەهاباد دەستیدایە کارکردن. بەڵام لەلایەن بەکرێگیراوانی کۆماری ئیسلامیەوە پاش شناساییکردنی هەر لە شوێنی کارەکەی تیرباران کرا. ڕێکەوتی دوی جۆزەردانی ساڵی 1362 هەتاوی پێشمەرگەکانی کۆمەڵە لە ئاوایی بیتەجووک سەر بە ناوچەی سۆمە و برادۆست لەگەڵ هێزەکانی کۆماری ئیسلامی تووشی شەڕێکی قورس هاتن و زەبرێکی کاریان لە بەکرێگیراوانی کۆماری ئیسلامی وەشان. لە جەریانی ئەم شەڕەدا پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ مەجید باقری گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ مەجید باقری ڕێکەوتی دوی جۆزەردانی ساڵی 1362 هەتاوی پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ زەمانە قەرەوەیسی بە هۆی نەخۆشیەوە لە یەکێک لە نەخۆشخانەکانی کۆمەڵە گیانی ئازیزی لەدەستدا. هاوڕێ زەمانە قەرەوەیسی ڕێکەوتی دوی جۆزەردانی ساڵی 1364 هەتاوی لە جەریانی شەڕی ناوخۆیی لە کوردستانی ڕۆژهەڵات 4 پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ ڕەحمان قادری، هاوڕێ جەعفەر قادری، هاوڕێ عەتا محەممەد نژاد و هاوڕێ حەمید نجومی ناسراو بە سەعید فارس لە ئاوایی دەرەویانی شێخ سەر بە ناوچەی سەقەز گیانی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ ڕەحمان قادری ساڵی 1342 تاوی لە ئاوایی ئاڵکەڵ و سەر بە ناوچەی سەقەز لەدایک بوو. ساڵی 1360 تاوی پەیوەست بوو بە ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ جەعفەر قادری ناسراو بە مزەفەر یەمێنان ساڵی 1345 تاوی لە ئاوایی یەمێنان سەر بە ناوچەی کامیاران لەدایک بوو. ساڵی 1360 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ مزەفەر ئەندامی کۆمەڵە و فەرماندەی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە بوو. هاوڕێ عەتا محەممەد نژاد ساڵی 1342 تاوی لە ئاوایی تیلەکۆی قەرەدا سەر بە ناوچەی بۆکان لەدایک بوو. ساڵی 1361 تاوی وەک موعەلیم لە ئاوایی گڵۆڵان سەر بە ناوچەی بۆکان لەلایەن کۆمەڵەوە دەست بەکار بوو، پاشان لە کومیتەی بەشی خۆرخۆرا سازماندرا. هاوڕێ حەمید نەجومی ناسراو بە سەعید فارس ڕێکەوتی دوی جۆزەردانی ساڵی 1366 هەتاوی پێشمەرگەکانی کۆمەڵە لە گوردانی کاکفوئاد لە دەوروبەری ئاوایی بالک سەر بە ناوچەی مەریوان لەگەڵ گروهی زەربەتی بەنی ئەکرەم تووشی شەڕێکی قورس هاتن. لەم شەڕەدا پێشمەرگەکانی کۆمەڵە زەبرێکی قورسیان لە بەکرێگیراوانی کۆماری ئیسلامی وەشاند. بەداخەوە لە جەریانی ئەم شەڕەدا پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ عومەر خۆشنەواز گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ عومەر خۆشنەواز
ساڵی 1340 هەتاوی لە ئاوایی نێ سەر بە ناوچەی مەریوان لەدایک بوو. هێزە داگیرکەرەکانی کۆماری ئیسلامی بۆ ماوەی 20 مانگ زیندانیان کرد. بەهاری ساڵی 1364 هەتاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. دوایین ئەرکی تەشکیلاتی هاوڕێ عومەر فەرماندەی نظامی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە بوو. ڕێکەوتی سەی جۆزەردانی ساڵی 1359 هەتاوی لە بەرانگاربوونەوەی هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە بەرامبەر هێرشی هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر کوردستان لە شاری بانە، دوو پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ ڕەحمان فەیزی و هاوڕێ مەنسوور ئەحمەدی گیانی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ ڕەحمان فەیزی، هاوڕێ مەنسوور ئەحمەدی. ڕێکەوتی سەی جۆزەردانی ساڵی 1363 هەتاوی هێزەکانی کۆماری ئیسلامی هێرشیان کردە سەر ئاوایی خراپە لە بەشی لاجان سەر بە شاری پیرانشار. ئەم هێرشەی هێزە داگیرکەرەکانی کۆماری ئیسلامی لەگەڵ مقاومەت و بەرەنگاری پێشمەرگەکانی کۆمەڵە ڕووبەڕوو بووەوە. لە جەریانی ئەم شەڕەدا سێ پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ غەفور محەممەد نژاد، هاوڕێ ڕووناک مەحموود زادە و هاوڕێ عەبدولسەلام نەویدی گیانی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ غەفور محەممەد نژاد ئەندامی لێهاتووی کۆمەڵە ساڵی 1340 هەتاوی لە شاری سەردەشت لەدایک بوو. هەر لەو شارە تا وەرگرتنی بڕوانامەی دیپلۆم درێژەی بە خوێندندا. ساڵی 1360 هەتاوی هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە و بەرپرسایەتی مخابراتی پێسپێردرا. هاوڕێ عەبدولسەلام نەویدی ناسراو بە سەلاح بانەیی ساڵی 1340 هەتاوی لە شاری بانە لەدایک بوو. ساڵی 1362 هەتاوی پەیوەست بوو بە ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ ڕووناک مەحموود زادە ساڵی 1343 هەتاوی لە شاری شنۆ لەدایک بوو. پاش وەرگرتنی بڕوانامەی دیپلۆم ساڵی 1362 هەتاوی پەیوەست بوو بە ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ ڕووناک بەرپرسی ڕێخستنی بەشی لاجان و کادرێکی لێهاتووی کۆمەڵە بوو. ڕێکەوتی چواری جۆزەردانی ساڵی 1359 هەتاوی هاوڕێ نەسڕوڵڵا قودوسی هەڵسوڕاوی تەشکیلاتی کۆمەڵە لە زیندانی شاری سنا بەدەستی جەلادانی کۆماری ئیسلامی تیرباران کرا. هاوڕێ نەسڕوڵڵا قودوسی لە نۆتشا سەر بە ناوچەی نەوسود لەدایک بوو. ساڵی 1358 هەتاوی پەیوەست بوو بە ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. ڕێکەوتی چواری جۆزەردانی ساڵی 1359 هەتاوی هاوڕێ مەستورە شەهسەواری لایەنگری کۆمەڵە، یەکەم شەهیدی ژنی کوردستانی ڕۆژهەڵات لە کاتی حکوومەتی کۆنەپەرستی کۆماری ئیسلامی لە شاری سنا بەدەست جەلادانی کۆماری ئیسلامی تیرباران کرا. هاوڕێ مەستورە شەهسەواری ساڵی 1340 هەتاوی لە شاری سەقەز لەدایک بوو.
ڕێکەوتی چواری جۆزەردانی ساڵی 1359 هەتاوی لە جەریانی بەرەنگاری هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە بەرامبەر هێرشی دووهەمی ڕژیم بۆ سەر کوردستان لە ناو شاری بانە دوو پێشمەرگەی جەسوور و فیداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ عومەر حەسەنی ناسراو بە عومەر سنجوێ و هاوڕێ ماجید تاهری گیانی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ عومەر حەسەنی ناسراو بە عومەری سنجوێ، هاوڕێ ماجید تاهری. ڕێکەوتی چواری جۆزەردانی ساڵی 1362 هەتاوی پێشمەرگەکانی کۆمەڵە لە گوردانی شوان پاش داڕشتنی گەڵاڵەی عەمەلیاتێک مەقەڕی هێزە داگیرکەرەکانی کۆماری ئیسلامیان لە ئاوایی باینچۆ سەر بە شاری سنە بە تەواوی گرت. لە جەریانی ئەم عەمەلیاتەدا دوو پێشمەرگەی جەسوور و فیداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ تاهیر ڕەحیمی و هاوڕێ مادح ئەڕەکێش گیانی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ مادح ئەڕەکێش ساڵی 1343 هەتاوی لە شاری سنە لەدایک بوو. ساڵی 1360 هەتاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت. هاوڕێ تاهیر ڕەحیمی ناسراو بە تاهیر هەشەمێز ساڵی 1340 هەتاوی لە ئاوایی هەشەمێز سەر بە ناوچەی سنە لەدایک بوو. ساڵی 1359 هەتاوی بە هۆی لایەنگریکردن لە کۆمەڵە خرایە زیندان و پاش ئازادکردنی لە زیندان پەیوەندی بەڕیزی عەلەنی هێزی پێشمەرگەی کۆمەڵەوە گرت. ڕێکەوتی پێنجی جۆزەردانی ساڵی 1359 هەتاوی لە جەریانی بەرەنگاری هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە بەرامبەری هێرشی دووهەمی هێزەکانی ڕژیم بۆ سەر کوردستان دوو پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ ساڵح ئەمینزادە ناسراو بە ساڵح دڕۆڵەیی و هاوڕێ عوسمان باغەبانی لە شەڕی تێکشکاندنی ستونی زرێهی قەزوین لە سەر جادەی سەقەزبانە گیانی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ ساڵح ئەمینزادە ناسراو بە ساڵح دڕۆڵەیی، هاوڕێ عوسمان باغەبانی. ڕێکەوتی پێنجی جۆزەردانی ساڵی 1359 هەتاوی لە جەریانی بەرەنگاربوونەوەی هێزی پێشمەرگەی کۆمەڵە بە دژی هێرشی دووهەمی هێزە داگیرکەرەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر کوردستان لە سەر جادەی بۆ ئێنبانە هاوڕێ ئامینە شەعبانی کەوتە بەر ڕاکەتی هێلیکۆپتێرەکانی کۆماری ئیسلامی و گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ ئامینە شەعبانی. ڕێکەوتی پێنجی جۆزەردانی ساڵی 1361 هەتاوی هاوڕێ محەممەد عەلی خالیدی هەڵسوڕاوی تەشکیلاتی کۆمەڵە لە کاتی بەڕێوەبردننی مەعموریەتێکی تەشکیلاتی لە ئاوایی گیزمل لە ناوچەی ساڕاڵ بەهۆی ڕووداوی ماشێنجانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ محەممەد عەلی خالیدی ناسراو بە عەباس کرماشانی ساڵی 1338 هەتاوی لە ئاوایی ساتیار سەر بە ناوچەی پاوا لەدایک بوو. پاش ڕاپەڕینی گەلانی ئێران پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و وەک بەرپرسی تەشکیلاتی نەهێنی کامیاران و پاشان وەک مەسئولی تەدارکاتی ناوچەی کرماشان دەستیدایە خەبات و تێکۆشان. ڕێکەوتی پێنجی جۆزەردانی ساڵی 1361 هەتاوی جەلادانی کۆماری ئیسلامی هاوڕێ محەممەد ساڵح موعازی دۆست و هەڵسۆڕاوی کۆمەڵەیان
پاش 15 مانگ ئەشکەنجە و ئازار لە زیندانی شاری سنا تیرباران کرد. هاوڕێ محەممەد ساڵح مەعازی ساڵی 1318 تاوی لە شاری سنا لەدایک بوو. پاش وەرگرتنی بڕوانامەی دیپلۆم وەک معەلیم لە ئاوایەکانی دەوروبەری شاری سنا دەستی کرد بە وانەوتنەوە. پاشان بۆ ماوەی 7 مانگ لە شاری بانە بوو بە ڕئیسی بانک. پاش ڕاپەڕینی گەلانی ئێران لە ساڵی 1357 تاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و خەباتی خۆی لەو ڕیزەدا درێژە پێدا. ڕێکەوتی پێنجی جۆزەردانی ساڵی 1362 هەتاوی لایەنگرێکی شێلگیری کۆمەڵە بە ناوی هاوڕێ فەرهاد فەرجاد بە دەست جەلادانی کۆماری ئیسلامی لە زیندانی شاری سنا تیرباران کرا. هاوڕێ فەرهاد فەرجاد ساڵی 1330 تاوی لە شاری سنا لەدایک بوو. ساڵی 1354 تاوی لە ئاوایی هەورامانی تەخت وەک معەلیمێکی دڵسۆز دەستی کرد بە وانەوتنەوە. ساڵی 1357 تاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و ساڵی 1358 تاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و دوای 2 مانگ پێشمەرگایەتی لەلایەن تەشکیلاتەوە گەڕایەوە بۆ ناو شاری سنا کە لە بەشی تەشکیلات نەهێنی چالاکی بکات. ساڵی 1361 تاوی دەستگیر کرا و 9 مانگ کەوتە بەر ئەشکەنجە و ئازاری جەلادانی کۆماری ئیسلامی. ڕێکەوتی پێنجی جۆزەردانی ساڵی 1362 هەتاوی پێشمەرگەکانی کۆمەڵە لە عەمەلیاتێکدا هێرشیان کردە سەر پایگای قەمچیان لە بەشی سەرشیوی مەریوان. لە جەریانی ئەم عەمەلیاتەدا پێشمەرگەکانی کۆمەڵە لەگەڵ هێزەکانی کۆماری ئیسلامی تووشی شەڕێکی قورس هاتن. لە جەریانی ئەم شەڕەدا 4 پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ ئەرسەلان خوردەبینان، هاوڕێ تۆفیق محەممەدی، هاوڕێ حوسێن شێخولیسلامی و هاوڕێ محەممەد ئەمین سوڵتانی گیانی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ ئەرسەلان خوردەبینان ساڵی 1342 تاوی لە شاری سنا لەدایک بوو. ساڵی 1357 تاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و دەستی کرد بە هەڵسوڕانی نەهێنی لە شارەکانی کوردستان. پاش هێرشی دووهەمی ڕژیم بۆ سەر کوردستان هاوڕێ ئەرسەلان پەیوەست بوو بە ڕیزی پڕ لە شانازی پێشمەرگایەتی کۆمەڵە و پاش ماوەیەک بەرپرسایەتی نظامی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵەی پێسپێردرا. هاوڕێ محەممەد ئەمین سوڵتانی ناسراو بە محەممەد ئەمین گۆگجەیی ساڵی 1340 تاوی لە ئاوایی گۆگجە سەر بە شاری مەریوان لەدایک بوو. ساڵی 1360 تاوی پەیوەست بوو بە ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ تۆفیق محەممەدی ناسراو بە تۆفیق قەڵایی ساڵی 1340 تاوی لە بنەماڵەیەکی زەحمەتکێشی ناوچەی کەڵاتەرزان سەر بە شاری مەریوان لەدایک بوو. ساڵی 1358 تاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و وەک لایەنگرێکی شێلگیری کۆمەڵە دەستی کرد بە هەڵسوڕانی سیاسی. بەهاری ساڵی 1359 تاوی هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ حوسێن شێخولیسلامی ساڵی 1344 تاوی لە ئاوایی چۆڕسەر بە ناوچەی مەریوان لەدایک بوو. ساڵی 1361 تاوی بوو بە پێشمەرگەی کۆمەڵە. ڕێکەوتی پێنجی جۆزەردانی ساڵی 1363 هەتاوی پێشمەرگەکانی کۆمەڵە لە عەمەلیاتێکدا کە لە ناوچەی سۆما برادۆز بەڕێوەیان برد ڕێگەیەکیان خستە ژێر چاوەدێری و کۆنتڕۆڵی خۆیانەوە و
دوای 7 سەعات شەڕ و پێکدادان لەگەڵی هێزەکانی ڕەژیم پێشمەرگەکان 2 کەس لە بەکرێگیراوانی ڕەژیمیان بەدیل گرت و ژمارەیەکی زۆر چەک و چۆڵیان لە داگیرکەرانی کۆماری ئیسلامی بەدەستکەوت گرت. ڕێکەوتی 5 جۆزەردانی ساڵی 1366 هەتاوی واحدێک لە پێشمەرگەکانی کۆمەڵە لە کاتی بەڕێوەبردننی مەعموریەتێکدا لە ئاوایی ساوان لە ناوچەی بانە لەگەڵ بەکرێگیراوانی کۆماری ئیسلامی تووشی شەڕ و پێکدادان هاتن. لە جەریانی ئەم شەڕەدا هاوڕێ کەریم فەتحی گیانی ئازیزی بەخەت کرد. هاوڕێ کەریم فەتحی ساڵی 1345 هەتاوی لە شاری بانە لەدایک بوو. ساڵی 1358 هەتاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت. ساڵی 1359 هەتاوی لە جەریانی شەڕی 27 ڕۆژەی شاری بانە هاوڕێ کەریم لەلایەن ڕژیمی کۆماری ئیسلامیەوە دەستگیر کرا و لەبەر چاوی هاوڕێ کەریم کە پێشتر باوکیان دەستگیر کردبوو تیربارانیان کرد. دوای ئازادبوونی لە زیندان ساڵی 1360 هەتاوی پەیوەست بوو بەڕیزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ کەریم ئەندامی کۆمەڵە و جێگری فەرماندەی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە بوو. ڕێکەوتی 6 جۆزەردانی ساڵی 1360 هەتاوی هاوڕێ جەمیل ئەرجومەند پێشمەرگەی فداکاری کۆمەڵە لە زیندانی شاری کامیاران پاش 1 ساڵ مقاومەت بەدەست جەلادانی کۆماری ئیسلامی تیرباران کرا. هاوڕێ جەمیل ئەرجومەند ساڵی 1335 هەتاوی لە شاری سنە لەدایک. ساڵی 1354 هەتاوی لەگەڵ مەسایلی سیاسی ئاشنایی پەیدا کرد. هاوکات لەگەڵ گەڕانەوەی هێزی پێشمەرگە بۆ ناو شارەکان هاوڕێ جەمیل پەیوەست بوو بەڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. مانگی گوڵانی ساڵی 1360 هەتاوی لە کاتی جێبەجێکردنی مەعموریەتێکی تەشکیلاتی دەستگیر کرا. ڕێکەوتی 7 جۆزەردانی ساڵی 1359 هەتاوی هاوڕێ یوسف ڕەزا غەفوری ناسراو بە یوسف تارانی پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە کە ڕۆژێک پێشتر بە برینداری کەوتپۆت دەستی جەنایەتکارانی کۆماری ئیسلامیەوە لە شاری کامیاران تیرباران کرا. هاوڕێ یوسف ڕەزا غەفوری ناسراو بە یوسف تارانی لە شاری تاران لەدایک بوو. ڕێکەوتی 7 جۆزەردانی ساڵی 1363 هەتاوی هاوڕێ ئەمیر وەیسی ناسراو بە عەبدوڵڵا پێشمەرگە و هونەرمەندی شۆڕەژێڕی ناوڕیزەکانی کۆمەڵە لە کاتی گەڕانەوەی لە مەعموریەتێکی تەشکیلاتی لە نزیک شاری مەهاباد کەوتە کەمینی هێزەکانی کۆماری ئیسلامی و گیانی ئازیزی بەخەت کرد. هاوڕێ ئەمیر وەیسی ئەندامی لێهاتووی کۆمەڵە ساڵی 1338 هەتاوی لە شاری مەهاباد لەدایک بوو. ساڵی 1361 هەتاوی هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ ئەمین ئەندامی چالاکی کۆڕی هونەری کۆمەڵە بوو. ڕێکەوتی 7 جۆزەردانی ساڵی 1363 هەتاوی هێزەکانی کۆماری ئیسلامی هێرشیان کردە سەر ئاوایی گاوەشەلا سەر بە ناوچەی دیواندەرە. پێشمەرگەکانی کۆمەڵە لە گوردانی 26 سەقەز چەندین جار ئەم هێرشیان بەرپەرزدایەوە و تێکیان شکاندن. لەم شەڕەدا کە 15 سەعاتی خایاند
هێزەکانی کۆماری ئیسلامی تووشی خەسارەتێکی زۆر هاتن. بەداخەوە لە جەریانی ئەم شەڕەدا 4 پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ کەماڵ عەلیار، هاوڕێ فەرەیدون ئەحمەدی، هاوڕێ ئەحمەد گوڵبەهاری و هاوڕێ حامید حەلیمەی گیانی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ کەماڵ عەلیار ئەندامی لێهاتووی کۆمەڵە ساڵی 1339 تاوی لە ئاوایی وشتەپە سەر بە ناوچەی بۆکان لەدایک بوو. ساڵی 1361 تاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و پاشان پەیوەست بوو بە ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە و لە گوردانی سیوێکی بۆکان سازماندرا و پاش ماوەیەک بۆ مەسئولی دەستە و ساڵی 1362 تاوی وەک بەرپرسی سیاسی گوردانی 26 سەقەز سازماندرا. هاوڕێ فەرەیدون ئەحمەدی، هاوڕێ ئەحمەد گوڵبەهاری، هاوڕێ حامید حەلیمەی. ڕێکەوتی هەشتی جۆزەردانی ساڵی 1359 هەتاوی پێشمەرگەکانی کۆمەڵە لە ناوچەی سنە هێرشیان کردە سەر پایەگای دەکەڵی قلیچیان کە دەکەڵی رادیۆ تەلەڤیزیۆنی ڕژیمی تێدا جێگیر ببوو هێزێکی زۆر لە بەکرێ گیراوانی کۆماری ئیسلامی پارێزگاریان لێ دەکرد. پارێزەرانی ئەم دەکەلە لەلایەن هێزی پێشمەرگەی کۆمەڵەوە زەبرێکی کاریان لێکەوت و پایەگاکەیان زیانێکی زۆری بینی. لە جەریانی ئەم شەڕەدا 10 پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ یەحیا ڕەحمانی ناسراو بە یەحیا خەیات، هاوڕێ تەیب حاجی میرزایی، هاوڕێ ڕەزا زولفەقاری، هاوڕێ جەماڵ ڕەحمانی، هاوڕێ خوسرە و فکری، هاوڕێ ئەسەدوڵڵا پەرتەونووری، هاوڕێ عوسمان زەندی، هاوڕێ ئیبراهیم خودامورادی، هاوڕێ عەلی تەرکیبی و هاوڕێ عەلی تۆپچی گیانی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ ئەسەدوڵڵا پەرتەونووری لە شاری سنە لەدایک بوو. ساڵی 1359 تاوی پەیوەست بوو بە ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ خوسرە و فکری ساڵی 1329 تاوی لە شاری سنە لەدایک بوو. ساڵی 1359 تاوی هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ خوسرە و لەدەیان جەولەی سیاسی نیزامیدا بەشداری کرد. هاوڕێ عوسمان زەندی ساڵی 1335 تاوی لە شاری سنە لەدایک بوو. ساڵی 1359 تاوی هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ عەلی تەرکیبی ناسراو بە عەلی شوان ساڵی 1337 تاوی لە شاری دیواندەرە لەدایک بوو. هاوڕێ عەلی تۆپچی ساڵی 1339 تاوی لە شاری سنە لەدایک بوو. تا دووهەمی دەبیرستان درێژەی بە خوێندندا. ساڵی 1358 تاوی پەیوەست بوو بە ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ ئیبراهیم خودامورادی ساڵی 1337 تاوی لە شاری سنە لەدایک بوو. هاوڕێ ئیبراهیم بەر لە ڕاپەڕین چەند ساڵ لە زیندانەکانی ساواکدا دەست بەسەر بوو. هاوڕێ تەیب حاجی میرزایی ساڵی 1335 تاوی لە گەڕەکی فەیزاوەی شاری سنە لەدایک بوو. پاش ڕاپەڕین پەیوەندی بە کۆمەڵەوە گرت. هاوڕێ تەیب لە ناوچەکانی سنە و کامیاران
چالاکانە بەشداری کرد. هاوڕێ یەحیا ڕەحمانی ناسراو بە یەحیا خەیات. هاوڕێ ڕەزا زولفەقاری. هاوڕێ جەماڵ ڕەحمانی. ڕێکەوتی هەشتی جۆزەردانی ساڵی 1363 هەتاوی. هاوڕێ ناسر کەریمی پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە کە لە جەریانی بەرەنگاربوونەوەی هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە بەرامبەری هێرشی هێزەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر ناوچەی کۆماسی و کەڵاتەرزان بریندار بوو بەهۆی کاریبوونی برینەکەیەوە جانی ئازیزی بەخەت کرد. هاوڕێ ناسر کەریمی یەکێک لە ئەندامەلیە هاتووەکانی کۆمەڵە لە ناوچەی سنا لەدایک بوو. ساڵی 1360 تاوی هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ ناسر فەرماندەی نیزامی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە بوو. ڕێکەوتی هەشتی جۆزەردانی ساڵی 1376 هەتاوی. هاوڕێ نەسڕوڵڵا تاتە لایەنگری شێلگیری کۆمەڵە بە هۆی نەخۆشی لە زیندانی مەریوان گیانی ئازیزی لەدەستدا. هاوڕێ نەسڕوڵڵا تاتە ساڵی 1340 تاوی لە ئاوایی و لە ژێر سەر بە شاری مەریوان لەدایک بوو. هاوڕێ نەسڕوڵڵا 3 مانگ لە نێو زیندانی ڕژیمی ئیسلامی لە ژێر ئەشکەنجە و ئازاردا بوو. ماڵەکەی هاوڕێ نەسڕوڵڵا شوێنێکی ئەمن بۆ پێشمەرگەکانی کۆمەڵە بوو.